بابینەری بەنامی برارەکانی خۆپەدین لە بواری مەلەوانیدا سوودێکی زۆرمان پێ دەگەێنێت ئەویش ئامێری کنجیە کە ناسراوە بە بچووکترین ئامێری ڕزگارکرد لە خنکان لە کاتی مەلەکردنە لە دەریاچەکانە یان لە ڕووبارەکان یان لە مەلەوانگەکانە لە دەست دەکرێت لە کاتی حاڵەتی خنکانیان ئەگەری حاڵەتێکی نەخوازراو ئەو قوفڵە ڕاکێشی وەکو ئێرباکێک ئەتەقێتەوە ئەبێ بە شێوەی باڵۆنێک ئەگەر لە ژێر ئاوی ڕاکێشێتە سەرەوە ئەگەریش لەسەر ئاوەکە بێتوانین باوش پێ بکەیت بگەیتە نزیکترین شوێن و خۆت ڕزگارکەیت لەگەڵ دوو تایبەتمەندیەکی تایە یەکێک لەوان تایبەتمەندیەکان ئەوەیە کە قبلەنمایەکی لەگەڵایە لە ناو دەریاچەیە کە کاتی مەلاکەی ڕێپشاندەرە دوو کە لە کاتی تەقینی ئێرباکەکەیە فیکەیەکی لەگەڵێتە دەرەوە بۆ ئەوەی کە ئاگاداری دەوروبەرەکەت کەی کە لە حاڵەتێکا ئەگەر دوور بلێت ئەمجا ئێمە لە کۆلێجی پەروەردەی وەرزش زانکۆی سلێمانی یەکەم کەس بووین کە لە عێراق و کوردستانە ئەم ئامێرەمان هێنا توێژینەوەیەکی زانستیمان لەسەر کرد ئەنجامی توێژینەوەکەیش زۆر باش بوو.